بەهۆی بۆڕی نەوتی هەرێم دادگای پاریس گورزێکی دیکە لە تورکیا دەدات. زەیدی لە ئەمریکایە و لیستێکی ڕەشی دیکەی گەورە گەندەڵکاران ئاشکرا دەبێت. وەزارەتی دارایی کورتێنانی پڕ نەکردوتەوە، بەڵێنی دابەشکردنی موچە دەدات، ستاندەریش قوربانیەکە ئاشکرا دەکات. دادگای تێهەڵچوونەوەی پاریس تانەکەی تورکیای بۆ هەڵوەشانەوەی سزای سەر وڵاتەکە لە دۆسیەی بۆڕی نەوتی هەرێم ڕەت کردەوە و بڕیاری کۆتاییدا دەبێت ئەنقەرە ملیارێک و 471 ملیۆن دۆلار وەک قەرەبوو بداتە عێراق. شایانی باسا لە نێوان ساڵانی 2014 بۆ 2018 تورکیا ڕێگەیدا نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانەوە هەناردە بکرێت بەبێ ئەوەی ڕەزامەندی حکوومەتی بەغدا وەربگرێت. ئەمە وەک پێشێلکردنی ڕێکەوتنامەی بۆڕی نەوتی نێوان هەردوو وڵات لێک درایەوە. پێشتر تورکیا هەوڵیدا بڕیاری سزادانەکەی هەڵبوەشێنێتەوە، بەڵام دادگای فەڕەنسا هەوڵەکەی شکست پێهێنا. ئێستا ڕێگای یاسایەکان کراون بۆ ئەوەی بەغدا پارەی قەرەبووەکە لە تورکیا وەربگرێت. لە کاتێکدا زەیدی لە واشنتۆنە هەمووان چاوەڕێ بوون پرۆسەی دەستگیرکردنەکان خاو ببێتەوە، چونکە وا بڵاوکرابوویەوە پرۆسەکە تا کاتی گەشتەکەیە، بەڵام پێچەوانەکەی ڕوویدا. ئەمڕۆ لە هەولێر و نینەوە دەست بەسەر بڕێکی دیکە لە زێر و مڵک و ماڵی عەدنان جومەیلی داگیرە، بەڵام ئەوەی شۆکەکەیە لێرەوە دەست پێ دەکات. نزار حەیدەر چاودێری سیاسی لە واشنتۆنەوە دەڵێت ئەمەی تا ئێستا ڕوویداوە تەنها سەرەتایە، پرۆسەکە دەگاتە سەرە گەورەکانی گەندەڵیش. ناوبرا و ڕاگەیان ناوی مالیکی سوودانی حەلبوسی هەروەها 6 وەزیر و تەنانەت بەڕێوبەری کۆمپانیای سۆمۆش لە لیستەکەدایە. نابراو دەڵێت لە داهاتوودا نۆرەیان دێت و هیچ ڕێگریەکیش لە بەردەم پرۆسەکە نییە. حەیدەر ڕاشیگەیاندووە ئەمریکا ڕاستەخۆ لە پشت زەیدیە و گڵۆپی سەوزی بۆ هەڵکردووە. سەردانەکەی ئەمڕۆژ بۆ دڵنیایی پێدانی پشتیوانیەکانە. ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق نزیکەی 825 ملیار دیناری بۆ موچەی مانگی شەشی هەرێم ناردوو، بە شێوەی مەقاسا بڕی 120 ملیار دیناری وەک داهاتی نانەوتی لە پارەی موچە بڕی. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەگەر ڕێوشوێنەکان تەواو بوون دەست بە دابەشکردنی موچە دەکەین. ئەوە لە کاتێکدایە وەزارەتی دارایی لە ڕوونکردنەوەکەیدا ئاماژەی بەوە نەکردووە کە چۆن ئەو کورتێنانە کە بەهۆی بڕینی 120 ملیار دینارەکە دروست بووە پڕ دەکرێتەوە. هاوکات بانگی ڕابردووش بەهۆی ئەو مەقاسەی ئەنجامدرا. وەزارەتی دارایی هەرێم زیاتر لە 2 هەفتە دابەشکردنی موچەی مامۆستایانی گرێبەستی دواخست بە پاساوی نەبوونی پارە. پێدەچێت بۆ ئەم مانگەش موچەی مامۆستایانی گرێبەست بە پاساوی نەبوونی پارە دوا بکەوێت. ئەوە لە کاتێکدایە ماوەی 47 ڕۆژە حکوومەتی هەرێم موچەی دابەش نەکردووە.